بەناوی خدای گەورە و میهرەبان ئێمە ئێستا لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانی دیارە زۆربەی فەرمانگە فیدراڵیەکان ماوەی زیاتر لە هەفتەیەکە بایکۆتی دەوامیان ڕاگەیاندووەوە ئیشوکاری هاوڵاتیان بە شێوەیەکی ئەوتۆڕایی نەکرێت تەنها لە پاسپۆرتی سلێمانی نەبێت کاوانەی حاڵەتی زەروریان هەیە ئیشوکارەکانیان بۆ ڕایەکرێت بەڵام بەگشتی ئیشوکاری هاوڵاتیان وەستاوە بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە ئەوەی کە زانیاری هەبێت لای ئێمە نزیکەی سێ مانگێک دەبێت یان 75 ڕۆژ دەبێت کە ئەو بەڕێبەرایەتی فەرمانگە فیدراڵیەکان موچیان پێ نەدراوە. ئێستاش کە ئەو موچەی هاتووە بە لێبڕینی 120ەوە زۆربیان ڕەتیان کردێتەوە کە بە لێبڕینی 120 موچەکانیان وەربگرن ئەوان داواکەن کە موچەی تاوەتیان پێ بدرێت. بۆ زانیاری زیاتر لەسەر بەردەوامی بایکۆد و ئەو کۆبنەوانی کە لە ماوەی ڕابردوو لە ماوەی هەفتەی ڕابردوو ئەنجام درراوە دەچمە لای کاک سەلار بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی. کاک سەلار زۆر سپاس بۆ جەنابە، سپاس بۆ ئامادەبوونێ. ئیشوکار لە فەرمانگە فیدراڵیەکان بەتایبەت پاسپۆرتی سلێمانی چۆن دەڕوا بڕێەوە تەنها پێما بێ ئیشوکاری و کەسانە ڕایەکەن کە نەخۆشن. ئێستا بۆ نمونە ئەمڕۆ ئەوەی کە هاتوۆتە لامان لە پرزگەی بەڕێوەبەرایەتیمان ئیشمان بۆ کردووە، ئەوەی کە هاتووە لە هاوڵاتیان هاتوۆتە پرزگەی دایرێ ئیشمان بۆ کردووە. تەمان ئەوەی نەخۆشە و ئەوەی کەوا خاوەن پێداویستی تایبەتەوەوانە ئەو بە خێراتر ئیشی بۆ کرێ، بەڵام بۆ هاوڵاتیانەکەوەی کە ئەمڕۆ هاتوۆتە لامان ئێمە کارمان بۆ کردن و بەڕێمان خستون و ئێستا گەر ببینی پرزگە تقریبەن کەسی وای لێ نەماوە هەمووی لە هەوڵەکانی ئیشی بۆکەن. بەڵێ هەفتەی ڕابردوو پێما لەگەڵ بەڕێوەبەرەکانە کۆبوونەوەکتان کرد، کۆبوونەوەکە لەسەر چی بوو گەیشتە هیچ نەتیجەیەک؟ بەڵێ تایبەت بوو بە موچە و وەرگرتنی وەرنەگرتنی ئەو بابەتانە وەکو بەڕێزدا ئاگاداری ماوەی سێ هەفتە زیاترە لە دوهۆکۆ و لێر و سلێمانی بۆ دایرەکانی ڕەگەزنامە و نیشینگە و پاسپۆرت و کارتی زانیاری موچە هاتووە موچەی حکوومەتی هەرێم، بەڵام ئەسەر و کارمەدان تا ئێستا وەریان نەگردووە. ئەوە ڕوونکەمەوە ئێمە موچەکانی ئێمە لە دوو بڕگە پێکاتووە، بڕگەیشی تایبەتە بە حکوومەتی هەرێم، بڕگەیەکی تایبەتە بە حکوومەتی ناوەند. ئەو بڕگەی تایبەتە بە حکوومەتی هەرێم ئەو بەشەی حکوومەتی هەرێم خۆی نردوێتی سێ هەفتەی هاتووە، بەڵام ئەوەی ناوەند تا ئێستا نەهاتووە، هی مانگی 10 و 11 و 12 و نەهاتووە، هی 1 و 2 و مانگی 2 هات نەهاتووە هی ناوەند، بەڵام هی حکوومەتی هەرێم سێ هەفتەی هاتووە. کە ئەفسەر و کارمەندانمان ئارەزوومەندن بەوەی کەوا بچن بەشەکەی خۆیان وەرگرن لە گەنجینە، بەڵام تا ئێستاەوەی من ئاگدارم کەس نەچووەنە لە دووەکنە لە هەولێر نە لە سلێمانی وەریان نەگردووە. و حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆی هەرێم نووسراوێکی گونجاوی کردووە بۆ وەزارەتی ناوخۆی بەغداد، داوای کردووەکەوە موچەکان ئەو تەمیلانە نەگەیشتووە و داوای کردووەکەوا بگەن لە بەرەوانەی ئەوەی لە بەرەوەیکەوە ئەوان ئەم ئەفسەر و کارمەدانە فیدرالین و داهاتەکانیان بۆ بەغدایە. و عوسمان غانمی وەزیری ناوخۆی عێراق لە 27 نووسراوێکی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە، ڕوبەڕووی کازمی کردوێتەوەکەوە داوای کردووەکەوە ئەڵێ ئەمانە مستحقن موچەی تەواو وەرگن و هەروەها داهاتیان بۆ بەغدایە و ئەفسەر و کارمەندی فیدرالین. و ئەوە 2 هەفتە زیاترە لە 27ەوە من ئاگادارم نووسراوەکە و کاتە کراوە، بەڵام بۆ خۆم 2 هەفتە زیاترە تعقیبەکەم ئەمە سێم هەفتەیە. تاکو ئێستا کازمی ئەوەی من ئاگدار بم نووسراوەکە نەگەیشت نەهاتۆتە خوارەوە بۆ وەزارەتی دارایی ئیتیحادی تاکو تەمویلمان بۆ بێ و تۆپەکە لە ساحەی بەغدایە چاوەڕی تەمویلی ئەوێن. ئەینا بەشی حکوومەتی هەرێم سێ هەفتە زیاترە هاتووە و ئەفسەر و کارمەندان وەریان نەگرتووە. چی ینی موچەکانی ئەو بەشێکی لەسەر هەرێم و بەشێکی لەسەر بەغایە بۆ ینی ناکرێت بەیەک پاکێت و یان لە بەغاوە بێ کە ئەوە فەرمانگەی فیدرالین سەر بە بەغا بن یا مەسەلەن بۆ ڕاستەخۆ ناهرێنەوە سەر بە هەرێم بۆ لەو نێوانەیە ماونەتەوە بەشێکی لەوێ و بەشێکی لە هەرێمە. بەڵێ ئێمە هەفتەی پێشووتر من کە لە هەولێر بووم لە کۆبوونەوە بووم لە وەزارەتی ناوخۆ باسی ئەو باسم کرد لەگەڵ وەزارەتی ناوخۆی هەرێمە. وەزارەتی ناوخۆی هەرێم لیژنەی هەیە و لیژنەکان هاتوشەی بەغاکەن، هەروەها لیژنەی بەغاش هاتووە چەندین جار داوای زانیاریان لەسەر ئەفسەر و کارمەندان کردووە، لەسەر ڕێژەیان چەند کەسن، شەهادەیان چییە، پلەیان چییە، مخەسات چ جۆرێ وەرەگرن. ئەوانە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو ماوەی ڕابردوو ئەو وەزارەتی ناوخۆی هەرێم هەمووی داوا بە بەغا، هەموو زارێرەکان بە شێوەی سیدی و بە شێوەی ئەوراق دراوە بە بەغا. چاوەڕێن بەغا لە گفتوگۆکانە یەکلای کاتەوە کەوا میلاک بە تەواوی بچێتە سەر بەغا تاکو موچەمان بە تەواوی بچێت سەر بەغا. ئەو کاتە بێگومان تۆکو ئەمە سەر و کارمەندانەوەکو وەزارەتی ناوخۆی حکوومەتی ئیتیحادی موچەی تەواو لێ وەرگن، بەڵام لە 2008ەوە تاکو ئێستا هەروە بووە حکوومەتی ناوەند نزبەیەشی ناردووە بۆ ئەمە سەر و کارمەندانە، نەگنیوە بخۆزگەنیوە بەنیوە وایە لە سا 20 ناردووە
لە سا 20 بۆ 21 نردووە باقەکەی هەمووی حکوومەت هێرێم دابینی کردووە حکوومەت هێرێمیش بەشەکەی خۆی دابین کردووە 3 هەفتە زیاترە ئێمە ئەگەر بمە نزیک 5200 کەسین لە هەموو هەرێم بە هەموو دایرەکانەوە ئەم دایرانە 5200 کەسە حکوومەتی ناوەند بڕی موچەی 1000 ئەفسەر و کارمەندەنێرە 4000ەکەی حکوومەت هێرێم دابینەکە کەواتە لە سا 20 بەغدا دابینەکە لە سا هەشتای حکوومەتی هەرێم داوینەکە ئێستا حکوومەت هێرم حەسەکەی خۆی نردووە 3 هەفتە زیاترە بەڵام ئەوەی بەغا ناتوە کێشەکە لەوەی بەغایە ئەگەر ئەوەی بەغا بگە ئەو کاتە موچەکەمان تەواوە بێ بەڵام تاکو ئێستا ناتوە باشە پاسای بەغات چییە بۆە نردنی ئەو موچەی پاساویشی نییە بە پێی ئەو نووسراوی لە باسی کرد بۆ ینی بەڵێ دوێتی لە 26 وەزیری ناوخۆی عێراق عوسمان غانمی کە کردوێتی بۆ مەکتەبی ڕئیسی وزەرا و باسی مەوزوع تەمویل ڕەواتب ئەقلیم کوردستان باسی ئەوەکە بەڵێ هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کەوا تەمویلەکە نەهاتووە لایەن وەزارەتی دارایی اتحادیەوە هیچ پاساوێک نییە بەڵام چاوەڕێن ئەوەی بزانین سەرۆکوەزیرانی عێراق کازمی چیەڵێ و بڕیاری چیەدا تاکو ئەو وەڵامی نووسراوەکە بێتەوە بۆ وەزارەتی دارایی تاکو تەمویلیش بێت بۆ حکوومەت هێرم و بڕی ئەو تەمویلە هەموو مایەک بزەبت ملیارێک و 863 میلیۆن دینارە هەموو مانگێک بەڵام تاکو ئێستا لە مانگی وەکو لێرەیان نووسراوە لە مانگی 10 و 11 و 12 هاتووە هۆ 1 و 2 چوو بەسەری ئێوە خۆتان پێتان باشە لەگەڵ ئەویان کە موچەکانتان بەلایەکە بکەیت طبعاً لەگەڵ ئەویان یا بەلای هەرێمە یا بەلای بەغایە ئێوە زیاتر ینی لەگەڵ کام لایەندان بکەوێتە سەر بەغا کە فەرمانگەی فیدراڵین یا موچەکاندان بە تەواوەتی لەسەر هەرێم بێت ئێمە وەکو ئەفسەر و کارمەندان هەروەها وەکو وەزارەتی ناوخۆی هەرێمیش پێمان باشە وەزارەتی ناوخۆش پێی باشە بچێت سەر بەغا و ئێستا وەزارەتی ناوخۆ هەوڵی خستووەتە سەر ئەوەی کەوا بە هەر شێوەیەک بچێت سەر بەغا و گفتوگۆکانیش بەردەوامە دەستخۆش زۆر سپاس دیارە ئەوەی کە پێویستی بوون یعنی ڕوونکردنەوەی بەڕێز کاکسالار بوو بەڕێبەری پاسپۆرتی سلێمانی لەسەر ینی دواکەوتنی موچە ئەو کۆبوونەوانەشی کە کراوە ینی ئەوان موچەکانیان بەشێکی لەسەر هەرێمە بەشێکیان لەسەر بەغایەوە وەک ڕایگەیان ئەو بەشێکە لەسەر بەغایە تاوەکو ئێستا نەهاتووە ینی دابین نەکراوە ئەو بەشەشی کە هاتووە ئێستا لە گەنجینەکاندایە بەڵام هیچ کام لە فەرمانبەرانی فەرمانگە فیدراڵیەکان هەم لە هەولێر هەم لە دهۆکەم لە سلێمانی وەریان نەگرتووە ئەوان دەڵێن بە لێبڕینی سەدا 21 ئەوان ئامادەنین ئەو موچەی کە هەیە وەری بگرن ئەوان داوای موچەی تەواوەتیەکەن بە بەڕێز کاکسالار ئاماژەی بەوە کرد ئەوان لەگەڵ ئەوەدان وەکو خۆیان و وەزارەتی ناوخۆ موچەکانیان بە پاکێچە بگەڕێتەوە سەر بەغا واتە نەکرێ بە دوو بەشەوە بەشێکی هەرێم دابین بگات و بەشێکی بەغا تەواوی موچەکانیان لە ڕێگەی بەغا و بە دابین بکرێت بەڵێ